ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 هیوادارین کە لە هەر شوێنێکن تەندروست و سەلامەت و لەش ساغ بن. سەرەتای ڕۆژی هەفتەیە و کاتژمێر حوتە کە ئێمە وەکو هەموو ڕۆژەکانی دیکە لە خزمەتی ئێوەین بۆ پێشکەشکردنی جوانترینی بابەتەکان و زیانیاریانی کە ڕۆژانە بڵاوەکرێتەوە کە ئێمە بتوانین بە دروستترین شێوە بە ئێوەی بگەینین. هیوادارین کە ئەم کاتژمێرە لەگەڵ ئێمە بن، لەگەڵ من و هاوکارم هاژە و کاتێکی پڕبایەخ بەسەربەرن لەگەڵ ئێمەدا. ڕۆژ باش هاژە. ڕۆژ باش سۆڤان، ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24. لە هەگبەی ڕۆژ باشدا کۆمەڵە بەرگە و بابەت و زانیاری بە سوودمان بۆ ئامادەکردوون، هەواڵە سیاسیەکان، هەواڵە ناوخۆی و جیهانیەکان، جگەلەوە زانیاری بە سوود و ئەو بابەتە سەرنجڕاکێشانەی کە لە جیهان بەڕێوەچێت و ئێمە هەرگیز لە ناو پرۆگرامی ڕۆژ باش لە یادی ناکەین هەموو چین و توێژەکان بەسەرەکەینەوە. جا هەر ڕۆژەی تەوەرێک هەڵەبژێرین کە بە دڵی ئێوەی خۆشەویست بە تایبەت ئەو کەسانەی کە لە بوارەکەی خۆیاندا ئەگەنە لووتکە یاخود بەشداریەکەن لە هەموو پێشبڕکە جیهانیەکانە، ئێمە ئەتوانین کە بەسەریان کەینەوە یاخود ئەو کاری ئەوان کردویانە زیاتر گرنگی پێبین و بە ئێوەشی بناسیێنین تا ئەو ڕەنجەی ئەوان کێشاویانە بەرهەمێکی هەبێت و دیار بێت لە ناو کوردستان و جیهانیشە. بەڵێ هەر سەبارەت بەم بابەتە کە هاژە باسی لێوە کرد، کەسانێکمان هەن کە دیار و دەرکەوتون، ئێمەش میوانداری کامیل قادرمان کردووە کە دەرهێنەری کووردا کە کورتە فیلمێکی لەسەر ئازایەتی و قارەمانەتی پێشمەرگە لە بەرەنگاربوونەوەی داعش بەرهەمهێناوە بڕیارە لە یەکێک لە فستیڤاڵە بەناوبانگەکانی جیهان بەشداری پێ بکات بۆ کورتە فیلمێکە ئەنجامی داوە و لەوێشە پشکی شێربەر یەکێک لە کارمەندانی ئێمە کە پامنێرمان هێمن دەلۆیە بەرکەوتووە و لەوێ دیمەنێک لە دیمەنەکان هێمن دەلۆشی تێدایە لە کاتی ڕۆماڵکردنی بەرەکانی شەڕ لەناو کورتە فیلمەکە دەرەکەوێت. ئێمەش بەشێک لەو کورتە فیلمە دەبینین کە دەرهێنەرەکەی دواتریش میوانداری هەمان دەرهێنەرمان کردو. با پێکەوە کورتە فیلمەکە بەشێکی ببینی. ئێرە گوندی خراپە ڕوتەیە، دێرە پێشمەرگە نەبەردی زۆری نواند، زۆر چالاکانە شکستیان بە داعش هێنا، شوێنێکی سەخت بوو بۆ خۆشاردنەوەی داعش، لێرە پێشمەرگە زۆر سەرکەوتوو بوو. کاتێ لە سەنگەرەکانیان نزیک بووینەوە، وا دیار بوو خەریکی مەشقکردنی بەیانیان بوون. لەو بڕوایەدام تەنها هێز من مەشقی بەیانیان لە پێشمەرگەکانیان بکەن. ئێمە خۆمانە کاری سەڵات چمان دەکرد، داعش لە 20 متری مامە و سوودی عێراقیمان دەخوان، سوودی پێشمەرگەی کوردستانمان دەخوانە بوو، عینی ئەوە بژی پێشمەرگەمان دەوتوانە بوو، داعش هێت ئەڵڵاه ئەکبەر ئێمە بژی داڵە هومانێش ئاگری ئامادەمە کاکە هاتن. لە ناکاو داعش هێرشی کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە وەکو هەموو جار ئازایانە داعشیان تێکشکاند. ڕۆژی کوردستانیش بۆ کوردستانیشی گەورەشتی کەرکووکیش دووبارە ئاگادار دەکەینەوە کە هیچ مزۆڵەشی داعش دەو سنوورە ناڵین بەدی بکرێت و بەدی بمێنێت. هەموو خەڵکی کوردستان و کەرکووک بە تایبەتی دڵنیاکەینەوە کە ئێمە ئەم سنوورە پارێزین.
بەڵێ سڵاوتان لێبێ ئێمە لە دەواازەی گوندی بەشیرین ئێستا کە من قسە لەگەڵ ئێواکەم تەپڵی سەرکەوتن لێدراوە گوندی بەشیر بە تەواوی لە چەکدارانی داعش پاک کرایەوە. ئەوەمان بیر نەچێت کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆڵی بەرچاویان هەبوو. چاوەری پرۆگرامەکەمان ئەمڕۆ باسکردنە لە ڕۆڵی ئەو کەسایەتی کە وتمان کە کامل قادرە وەکو کوردێک لە شاری کەرکووک بۆتە ئەندامی لیژنەی دادوەری فستیڤاڵی نێودەوڵەتی کۆبانێ بۆ کورتە فلم بۆیە میوانداریمان کردو لە ستۆدیۆ لە کەرکووک لەگەڵمانە بێ. ڕۆژ باش کاکامیل ساو لەبێ بە هیوای تەندروستێکی باش پێمان بڵێ ئایا کەی فستیڤاڵی نێودەوڵەتی کورتە فیلمی کۆبانێ دەست پێ ئەکات و چۆن بەشداریتان کردووە؟ ڕۆژ باش بینەرانی بەڕێز بۆ ڕاستکردنەوەی ئەو فلیمە ڕاستیتە ئەو فلیمی کورتە فلیم نییە فلیمی دۆکۆمنتاریە لەسەر پێشمەرگەی ڕۆڵی پێشمەرگە بۆ کەرکووک چۆنی بوو ینی تا چ ڕادێک کەرکووک پارێزرا بوو بۆ مەسلەی ڤیستیڤاڵی کۆبانی لە کارەکەی بەردەوامە ئێستاکانە من وەکو لیژنەی دادوەری هەڵبژێردراوم بەڵام لیژنەی فەرز و مشاهدە ئێستاکانە فلیمەکانیان وەرگرتووە کۆمەڵێک فلیم نزیکەی زیاد لە 80 فلیم گەشتوتە مێرەجان و ئێستاکانش خەریکی ئەوەن کەوا فەرز و مشاهدەیەکەن بزان کام فلیم چ فلیمێک بەشداریەکە بۆ پێشبڕکێکە دوای ئەوەی کەوا فەرز و مشاهدە کارەکانیان تەواو کرد ئەو کاتە لیژنەی دادوەری خۆیان خۆمان لەگەڵ برادرانی کە جیایەکەینەوە ئەو فلیمانێکەوە خەڵات بێنن بەڵام هێشتا هەتاوەکو سی مانگ فلیم وەرەگرن سی مانگ تەواوبێت فلیم وەرگرتنی تر نامێنێ. بەڵێ کاکامیل فستیڤاڵەکە بە شێوەی ئۆنلاینە یەکەم جارە پێم وابێت بەڕێوە دەچێت ئایا ئەم فستیڤاڵە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی تەنها بەڕێوە دەچێت؟ بەڵێ ئەم فستیڤاڵە یەکەم دەورەی یەکەمە لە فستیڤاڵێکی ئەلکترۆنیە ئۆنلاینە لەبەرەوەی هەرێکە لە شوێنێک و هەرێکە لە شوێن خۆیەوە کارەکەیەکە بۆ یەکەم جاریشە بەڵام نزیکەی زیاد لە 17 وڵات بەشداری تیا کردووە مسر، فەلەستین، جەزائیر، تونس، مەغرب و دەوڵەتە ئەوروپیەکانیش بەشداریان تیا کردووە وەکو بەریتانیا و دانیمارک و سوید و ئەڵمانیا و فەرەنساش فلیمیان نردووە ئەنی زیاد لە 15 بڵێم 17 دەوڵەت بەشداری تیا کردووە زیاد لە 80 فلیمیش گەیشتۆتە میهرەجان هەتاکو ئەم کاتەی ئێستا بڵێم. بەڵێ کاکامیل بەڕێستان چۆن هەڵبژێردران یاخود دەستنیشان کران بۆی کە ببنە ئەندامی لیژنەی داوەری؟ بەڵێ من لە ڕێگای بەڕێوەبەری میهرەجانەکەەوە پەیوەندی پێمەوە کردوتی من ئەمەوێ میهرەجانێکی سینەمایی بۆ کورتە فلم کەم بە ناوی کۆبانیەوە خۆتەزانی کۆبانی قوربانی زۆری داوە ئەو خۆتەزانی کە لە هەموو جیهانە دەنگی دایەوە بۆ ئەوەی سینەما بێتە ئاشتی بۆ ئەوەی بیگەین بە هەموو جیهان بڵێن سینەما لە کۆبانی هەیە سینەما ژیاوەتەوە لەبەر ئەوە حەز پەیوەندی بە من کرد لەبەرەوەی کەوا کوردم و لەبەرەوەی کەوا کوردی ئەوێش و هی ئێرەش لەگەڵ پێشبەرگەی قوربانێکی زۆرێندا زۆر پێخۆش بوو وتم من ئاساییە بم بە لیژنەی دادوەری من هەر وەکو کەسێکی ئاسایش بێ من جۆم لێ نییە ئاساییە ئەوش وتی من حەزەکەم لەگەڵ مابی بە چۆن ئەڵەی لەگەڵ مابە وتم مشکلەم نییە ئەتەر وەکو لیژنەی دادوەری هەڵبژێردام کەوا لەگەڵ برادرە دیکە هەیە لە سووریایە برادرە دیکەش هەیە لە دانیمارکە لە ئۆنلاینەوە ئەو فلیمانە زنانە داوەری بۆکەن. بەڵێ ینی کاکامیل جگە لە خودی جەنابێت کەسێکی تریش لە سووریا بەشدارەوە کەسێکی تریش لە دانیمارک ئەوانیش بە هەمان شێوە کوردن یان بیانین کە داوەری لیژنەکە دەکەن داوەری ئەو فیلمانە دەکەن و دەبن بە لیژنە ئەوەی دادوەری بەڵێ ئەوەی کەوا لە بریتانیا وابزانم هەر کووردە هەر هەتاکوونەکەی بە کوردیانەوە ئەمەی دیکە وابزانم عربە ئیتر نازان بە عربی قسەی کرد من بزانم عربە لە سووریا دانیشیە ئەوەی دیکەش لە دانیمارکە و لیژنەی فەرز و مشاهدەش یەکێکیان لە جەزائیر دانیشێ یەکێکیان لە مەغریب دانیشێ ئەوەی تریشیان لە مۆریتانیا کچێکە مەی مستەفا لە مۆریتانیایە بەڵێ ئەمە ئەزمموی یەکەم جاری ئێوەیەکە وەکو دادوەرێک لە لیژنەیەکە حزورتان هەیە؟
بەڵێ من بۆ خۆم ئەمە یەکەم ئەزمونمە کەوا بۆ مەرحەلەیە بڕۆم و ئینشەڵا سەرکەوتووە بم بە هەوڵ و تێکۆشانی برادەران لەگەڵما و ئینشەڵا وەکوی نەکەوتی چۆم خۆم ئەزمونونەکەم پێخۆشە لە ناو ئەزمونونەکەیان هیوادارم سەرکەوتوو بم هیوادارم هەر فلیمێک هەر بەشدار بووە کە فلیمەکەی نردووە بە جۆرەی حەقی خۆی بتوانم حەقی خۆی بدەمێ. بەڵێ کاکامیر وەکو باسی کرد تا 30 مانگیش ئێوە بەردەوام کورتە فیلمەکان وەرەگرن. تا ئێستا چەند کورتە فیلم وەرگیراوە و زۆر بەشی زیاتر لە کوێوەن و کیتیا ئەو کورتە فیلمانە ئایا کەسێکی یاخود دەرهێنەرێکی دیاری تایە گەر پێمان بڵێ؟ بەڵێ زیاتر هەتاوەکو ئەم کاتە زیاتر لە 80 فیلم گەیشتۆتە میهرەجانەکە و ئیشیان لەسەر کردووە بۆ جیاکردنەوەیەوە ئەو فلیمانی کەوا گەیشتوون بڵێن لای خۆمانەوە لە کوردستانەوە من ئاگادارم زیاد لە 4 فیلم گەیشتووە 5 فیلمیش گەیشتووە و بەشداریان تیا کردووە گەیشتۆتە میهرەجانەکە پۆستەرەکانشیان داگیراوە و تر تا ئێستاکانەش فیلم وەرگرتن هەر بەردەوامە بەس فیلمەکان ئەوانەی کەوا وەرگیراوە هەر لە سایتەکەی خۆیان داگیراوە کە چ پۆستەرێکە هی کام کورتە فیلمەکەش هی کەرکووکی تایە هەولێری تایە دهۆک و زاخۆی تایە ئەوانەیەکەوە و دەرهێنانێکەوە نردویانە. بەڵێ کا کامیل ئەو کورتە فلیمانەی کە لە بەشدارن لەم فستیڤاڵە ئایا بابەتێکی تایبەت هەیە کە تەنها سەبارەت بۆ بابەتە کورتە فلیمیان دەرهێنابێ یان بابەتەکان پەرژوو بڵاون هەر بابەتێک بێت چونکە لە کۆبانیە ئایا پەیوەندی هەیە تەنها بە شەڕی داعش و پێشمەرگە و کۆبانی ئەو بابەتانە یان شتی دیکەشە؟ فلیمەکە لەسەر خەسایەسێکی تایبەتمەند نییە فلیمەکە هەموو کورتە فلیمێک وەرەگرێ هەر بابەتێک بێ بە تایبەت بە موادێکەوە هی نییە بە شتێکی ئەخساس ڕاستەوخۆ نییە تەنها کورتە فلیم بێ لە 25 دقە زیاتر نەبێ وەرەگیرێ ئەگەر ئەنیمەیشنیش بێ هەر وەرەگیرێ بەڵام بابەتێکی تایبەتی نییە تایبەتمەندی نییە. بەڵێ کاکامیل بە چ میکانزمێک خەڵاتی ئەو کورتە فیلمانە ئاکرێت یاخود خەڵاتەکە چییە کە دیاری کراوە بۆ دەرهێنەرەکە بێ سینارستەکە بێ ئەکتەرەکە بێ ینی بەگشتی هەمووشیان وەریەگرن ئەو خەڵاتێک کە دیاری کراوە؟ بۆ خەڵاتەکان ئەو کەسانەی کەەوە خەڵاتەکە وەرەگرەیەکەوە دەرهێنەرەکەیە سینارستەکەیە ئەوانە ئێمە درعمان بۆیان دروست کردووە درێکی شوشەیە شتێکی جوانمان بۆیان دروست کردووە ئەوانەشیکەوە خەڵات وەرناگرن شادەیەکی تەقدیریە کەەوە پێشکەشەکرێ بۆ نوعیکەوە خۆمان ئەمانوێ ئەو کەسانێکەوە لە ناو فلیمەکەی بەشدارە بن لە دوای لزنی مشاهدە 15 فلیمە 10 فلیمە کە جیا کراوەتەوە ئەوانە دوای لە ئیری خەڵاتەکان ئەو کانیکە تەنها سوپاسنامەیان پێشکەشەکرێ ئەو کانیکەش خەڵاتەکەیان پێشکەکەش خەڵاتەکە شتێکی جوانە ئینشەڵا بەدڵی هەموو دەرهێنەکانە بێت. بەڵێ کا کامیل ئەو کورتە فلیمانەی کە بەدەستان گەیشتووە ئایا هیچ کورتە فلیمێکێت لە کەرکووک بە تایبەتی کاری دەرهێنانی بۆ کرابێت وەک خۆت کەرکووکی تو لەوێ کاری بۆ ئەنجامێت بە حکمێکە کەرکووکیش زۆر هونەرمەند و سیناریست و دەرهێنەری تێدایە؟ بەڵێ دوو کورتە فلیم گەیشتۆتە ئێرانە هیچێکیان هی کاک محەممەد سەیدە کورتە فلیمێکە و کورتە فلیمە دیکەش کاک قاسم غەمجینە ئەویش هەر گەیشتۆتە ئەوێ کورتە فلیمە دیکەش کاک ساوێر ڕەحمانە ئەویش هەر گەیشتۆتە میهرەجانەکە. بەڵێ کاک کامیل بە شێوەی ئۆنلاین ئێوە فستیڤالەکە ئەنجامێن ئایا لە ڕێگی وەبسایتێکەوە بێ یاخود پرۆگرامێکەوە بێ هەموو کەس دەتوانێت بیبینێ پێشتر ئێوە ڕایگەێنن چ کاتێکە بۆی زۆرترین بینەر بتوانێت سوود لەو کاتە ببینێ یاخود ئەو فستیڤالە ببینێت؟ خۆی ئەوەی ڕاستی بێ ئێمە مشکلەی سەرەکیمان ئەوەیە کەەوە ئێستاکانە ناتوانین بۆکو جاران نییە هۆڵی سینەمەکان بکرێتەوە و بەهۆی کۆڤی 19ەوە ئەو شتانە داخراوە ئەوەی کەوا ئەیبینێت تەنها خۆمانین ئەیبینین تەنها لە زنەی مشاهدێت تەنها لە زنەی دادوەریە لەبەر ئەوە ناتوانین بینەر چۆنی ڕاگەرین تەنها ئەمە خۆمان هەرێکە لای خۆمانەوە ئەو فلیمانە چۆن دەستنیشانەکەین بە جۆرەی ئەوەی ئەو فلیمی کە سیرمان کرد دەرەجەیەکی دێنێن دوای دەرەجەکە ئەو کاتە هەبوو دەرەجەکان کۆکرێتەوە کام فلیم دەرەجەی زیاتری هێنا ئەوە خەڵاتی باشترین فلیمە یان باشترین سیناریۆیە یان باشترین دەرهێنەرە. بەڵێ ئەو دەرەجەی کە بەدەستی ئەهێنن چەنە بەڵێن ئەگەر بە ژمارە یان بە چۆنە چەند ئەبێت بێنن لە چەند بێنن و ئەنجامی ئەو فستیڤاڵە کەی
بڵاو دەکرێتەوە ئەگەر بە کورتی وەڵاممان بدەیتەوە. بەڵێ ئەو دەرەجەیە چۆن چۆنیە هەر دادوەرێک من لای خۆمەوە فلیمەکان هەمووی سیرەکەم هەر فلیمێک بەسەرەن لە 1 تا 10 من 3 دەرەجێ دەمێ یان 5 دەرەجێ دەمێ ئەم فلیمە ئەوە دەمێ ئەو دادوەرەی تریش هەر ئەینیشت دوایی هەر سێ نەتیجەکە کۆکرێتەوە بزانێت کام فلیم دەرەجەی هێناوە ئەو سێ خەڵاتە ئەو 4 خەڵاتە دەرەستکەوێت ینی هەرکە لای خۆیەوە بێ ئەوە نییەکەوە دانیشین بەیەکەوە ئەو دادوەرێک 4 دەرەجاداتە فلیمە من لەوانێت 2 دەرەجەی دەمێ ئایشی دیکە 3 دەرەجێ دەدێ هەموو نقطەکان خاڵەکان کۆکرێتەوە بزانێت ئایا چەندێکە کە چەند بوو کامەی زیاتر بوو ئەوە خڵاتی دێنێ بەڵێ ئەنجامەکەی کەی ڕاگەشی دوای 30 مانگ فەرزی مشاهدە ئەنجامەکەی ئێمە دوای ئەوەیکەوە فەرز و مشاهدەتەوە بوو ئێمە ئیشی خۆمانەکەین لەوانەیە هەفتەیەک دوان بخایێنێ اینجا ئەنجامەکەی ڕابگەرین لە دوای 30 مانگ بڵێن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان کاک کامل قادر وەکو دەرهێنەر و سینارست کە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردن لە پرۆگرامی ڕۆژباش بە هیوای سەرکەوتن. سپاس بۆ ئێوەش. بەڵێ لە دوای میوانەکەمانەوە ڕاستەوخۆ دەچینە لای تۆڕی پەیامنێرانمان کە مەسعود محەممەد لە دهۆکەوە لەگەڵمانایە. مەسعود پێمان بڵێ جارێ پێش هەموو شتێ ڕۆژت باش و هیوای تەندروستێکی باشت بۆ ئەخوازم وە پێمان بڵێ زانیارەکان چین لە دهۆک ئەم بەیانیە. بەلە ڕۆژەواژی باش بێتن پیڤیا ڕۆژێکە خۆش بۆ تاڤایە مرۆڤاتیە نەبتەنە هەرێما کوردستانێ. براستی جانی ڕۆژ بۆ ڕۆژێدی خەبەرێن کۆرۆنای گەرمتر دەبن تایبەتی پارێزگا دهۆکیان 24 دەمژمێن دەربازبوویدا 6 کەس تووشی کۆرۆنای بووینە. ئەvە گرنگترین بابەتە ینی بابەتە ڕۆژەوە دهۆکێ گەلک گەرمە. ئەدی خەڵک هەر دیوانەکە تۆ بچیە هەر بازارێکە تۆ بچیە باز بە باسێ کۆرۆنایە و ژیانە خەڵکین و کە گرێدای کۆرۆنایە ji bervêjî amarên dihokê yanî birastî jî yanî ji pêşiyan ha ku roj bi rojê berevkêmbûnê çûn lê wek min amaje pêkir yanî 400 pişkinîn hatî nekirt ma 24 demjimên derbas bûyda ji van 400 pişkinîna 6 tûj bûyetnî me hene vê çendê jî yanî rêja tûj wan berev zêdebûnê çû perêzga dihokê bo 165 kesa bilind bûye lê tiştê baş ew ku hetan ka 133 kes çareser bûyne temamî nexweşxana bi cêlayne tinê 33 kes mane nava nexweşxanan da سەبارەت وان 6 کەسێن ku non tûj bûn yanî şivêrîş layê Wezareta Sexlamiya Herêma Kurdistanê hatine ragihandinê ez xwazim yanî zanêrên hortirê ser van 6 tûj bûyan belav bikim ji wana jî nexweşekê ku zalamekê 5 sal ye xelkê qeza sêmêliyan nexweşê duê 54 sal xelkê zaxu ye بگومان اوانی هر دو کن هنت برکفتین توجبوین بریا خانه کسی سیجی هر ظلام که دیگه خلک زاخویا که جیوی 30 ساله کسی چاره جنه که 5 ساله خلک زاخویا کسی چاره 45 ساله اوجی هر خلک زاخویا جنه که زارویا که 3 سال که کچه که خلک قضا شیخانه یعنی اوه نوترین 6 توجبونه بس با اشتباهش حتی نو که اوه یعنی الپارزگاه دو که هیچ کسی که کرونا نمریه بله بله بابت کرونا يعني دي بابة انديجانا بله مسعود او ناواني كوتتو او تمناني كباست كرد هم زوربيان تمنيان لا سرو پنجاوبو بەرگری لەشیان دارە بەرگرێکی بەهێز نیە بەڵام هیوادارین کە هەموو هاوڵاتیان بەرگری لەشیان بەهێز بێ و بە تایبەتی تۆش چونکە پەیامنێرانمان کە وەک بیستمانتوان ئەوانی کە ڕۆژنامەوانن بە دەرنین لەم نەخۆشیە اینجا پێمان بڵێ لەبەر ئەوەی کە تەندروستێکی باشت هەبێ ئاگات لە بەرگری لەشی خۆت هەیە چونکە لە دهۆکیش ئەڵێن سەروپەیەکی زۆر خۆش هەیە و زۆر باشیش وەرگەزانی سەروپێ زۆر هێز بە مرۆڤ بەخشێت و بەرگری لەش بەهێزەکات چۆنێ لەگەڵ سەروپێ وەزعەت و پێمان بڵێ سەروپەی دهۆک چۆنە بله اگر ام زفری نوا براو شابری کروناه بسورانید بجن یعنی ویدا میداد بجن جمعی ده ها خلقی یعنی خلق هن چو خارند یعنی لوی بی ام بیانیه یا کو سروپه گلک بناودنگا نه والله اصلا چی میوره بس ادی پیشیا کرونا خلق گلک قستا جنس سروپیات کرد یعنی حتی کو چند رستوران تا که تایبت هات نزیده کردن یعنی روز بروزه خالص بکو خاص تا خلقی حزا خلقی سر خورنا سروپیا تایبتی یعنی سپیدهی خورنا سروپیا بادینان ناودنگه بس کرونا پشتیهاتی ادی ترسا خلقیش هر تشتی پیدا بویه یعنی بگشتی بازار رستوران تا خارنگاهان لواز بویه گلو دا کو قدغه ها نوچونت هات راگهاندن
هەرچەندان وکەل پارێزگا دۆکێ قەدەغەژی نینە بەس هێشتا باوەریە جارەیە خەلکی بخواردنە بازاری نەزڤریەوە گەل وێدا ژیانی بازارە سەرۆپیانی چ جارێکی نامریتن لێ بەرامبەر وێ چەندانی خەلک ماڵەت خۆیەتی سەرۆپیا چێتکەتن تایبەتی هەفتی هەرچە نەبیتن جارێکی ڕۆژانە خۆت بەیانی دهی ئەس باردکەم ینی پتریا ماڵندۆکێ سەرۆپێ چێکردبوون خار ناوێ چ جارە نامریتن لێ باوەریە خەلکی و باوەریە جارات ناوە بازارە داشتا نەزڤریە باڵێ زۆر سپاس مەسعود کە لەگەڵمان بوویت لە دهۆکەوە هیوای لەش ساغی تەندروستی و هیوای پارێزراییت بۆ ئەخوازی زۆر سپاس دووبارەکە لەگەڵمان سپاس بەڵێ ئەچینە سلێمانی بۆ لای پامنەرمان ئارام بەختیار بزانین زانیاریەکان لای ئەو چییە ڕۆژ باش ئارام ساو لەبێ بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆ ئارام هەرچەنە شوێنەکەت پێ ناچێت شوێنێکی مەترسیدار بێ وەکو نەخۆشخانەکان بەڵام بە هیوام خەبەری باشە پێ بێت چونکە هەمیشە لەگەڵ ئەوەی کە تۆ دەست ئەەکەی بە زانیاریەکان خەبەرەکان وا ڕێیەکەوێت کە زۆر ناخۆشە بە هیوام ئەم جارە خەبەری خۆشە پێ بێت بەڵێ ئاژەبانی و باش بانی تۆش با سۆڤان بەرگریرەش لێرەیە من لە جێگایەکم کە لە سلێمانی نانی بەیانیانی تێدا دەخورێت بەڵام خواردنێکی جیاواز ئەویش کەباب و جگەر و گورچیلە نازام هاژە تا چەند بیری کەبابەکەی سلێمانیەکات لێرە بەیانیان ئامادە دەبن ئەم وەستایانە لێرە خەریکی کار دەبن بە لەگەڵ خۆیان سەرەتا قسە بکەین بزانین وەستا ساڵتان لێ بێت بەیانیان سعات چەند دێن بۆ کارکردن چۆن دەسەکەن بەکار لەگەڵ ئەم سەردەمی کۆرۆنایەگە بۆمان باس بکەن وەڵای ئێمە ئێستا سعات 5 نێرەیتر بەڵام لە 5 حازرە بیتر دۆخەکەت چۆنە لە سەردەمی کۆرۆنا دۆخی ئیشکردن کردووە بەتەواتی فەقی کردووە مشتری کەم بۆتەوە من داوام کرد کە شیشێکی جگەری تایبەتم بۆ حازر کە نازام ئامادە بووە ئەو بەرگری لەشی تایەوە باڵێ باڵێ ئەوە هاژەوە شیشێکی جگەری پڕ لە بەرگری با بچین ئامادەی کەین جا لێرە لەبەر ئەو بارودۆخەی کە هەیە هاوڵاتیان خۆیان لێرە ئەو خواردنە دەبن و یاخود جگەرەکە یاخود کەبابەکە دەبن لێرە دەبێت خۆیان ئامادەی بکەن ئێمەش داین لەسەر شوێنمان بکەینەوە وەستا ئارام تۆ لەبەر خاتری ئێمە یەک شیشە هەڵگرتووە یعنی کەم ئەخۆیت و وا خۆت دەربخەی ئامن کەمە خۆم یا دوایی و توتە دوو شیشی تریشم بۆ حازرکەن یا هەرەوە نەبەسە وەڵایەوە لەبەرەوەی زۆر باش نازان بیبژێم کاکێوی باشە لە برژاندنی تاقیەکەمەوە دواتر کەبابەکەش دەبێت بخورێ ئارام ئەگەر باسێکی ئەو کەشەی ئەوێ بکەیت هاژەش بیری ئەوەکە ئینشاڵڵا ئەگەر دۆخەکە باش ئەگەر دۆخەکە باش بووە هەر لەسەر ڕێگە لایەم و خۆم بەزلانێ باش نەزانم بیبرژێنم بەڵام باسێکی ئەو کەشەی ئەوێ بکەی ئێستا بینیم خەڵک خۆیەکی برژێنێ و کەشێکی زۆر سروشتیشە ینی نەمبینیوە هەر لە ژوورەوە مێز و کورسی دانرابێ خەڵک لەناو ئەو دارستانەیە شیشێک گۆشت بێجگەر بێ برژێنێ و ئەیخوا چۆنە خزمەت گوزاریەکان لەوێ چۆن ڕێنمایەکان جێبەجێیەکەن بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکان هاژە ئەگە دیمەنەکانیش ببینن هاوڵاتیان وەکو پێشووتر لە ژوورەوە دانانیشن لێرە هاتوونەتە دەرەوە لەژێر ئەم دارە و لە دەرەوە خۆیان خواردنەکە ئامادە دەکەن ئەوە من جگەرەکەەوە بیریشم چ خۆی پێوەکەمەوە وەستاکە خۆیان خۆی پێوە کردەوە تا خەریکە ئامادە بێ بۆی پاشکەمێکی دیکە بیخۆین و دواتر لێرە نانی گەرمی شەر ئامادەیە بۆی نانەگەرمەکە بخورێ و بە شێوەیەکی گشتی ئەم سیستەمەی کە ئێستا جێبەجێیەکرێت بەشێکی زۆر لە خواردنگەکان لە شاری سلێمانی جێبەجێیەکەن چکە ئەمە هەم ڕێکارەکە بۆ خۆپارێزی هەمیش ڕێکارێکە کە هاوڵاتیان ئیتر تێکەڵاوی دروست نابێت دەتوانن هەم بێنە دەرەوە لە ماڵیشەوە نەبن بتوان بێنە دەرەوە بە شێوەیەکی تەندروست و بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان با جگەرەکەشم نەسووتێ سووتە ئەوەی ئاگام لێبێ جگەرەکەم نەسووتێ وەکو باسیشم کرد هاژە ئەم کەشە بەیانیان لە سلێمانی زۆر کەشێکی تایبەتە هاوڵاتیان بەشێکی زۆریان دێن لێرە ئەم جۆرە خواردنانە ئەخۆن و بۆ بەرگری لەشیش زۆر باشە
زۆر باشە ئارام کاتە با گێرەکە و نەسووتێ و نۆشی گیانتان بێ لەگەڵ وێنەگرەکەت بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆ و ئینشاءڵڵا بەرەو باشبوونی دۆخی شاری سلێمانیش. بەڵێ تەواو بوو. نوشی گیانە ئارام بەگوێ ئەهێڵین و لە سلێمانی و ئەگەڕینەوە بۆ پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێرەوە ڕێناسمان لەگەڵە ڕێناس علی. ڕێناس بڕیاری قەدەغەی هاتوچۆ ئەمڕۆ لە سنتەری شاری هەولێر و لە قەزا و ناحیەکان دەست پێکات بە ئۆتۆمبیل و نابێ هاتوچۆ بکرێت. زانیارەکان چین زیاتر پێمانی بگەێنیت؟ بەڵێ سۆڤان بانیتان باش. سەرەتای قەدەغەی هاتوچۆ کە ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەولێر لە دوای بەرزبوونەوەی ئامارەکان لە پارێزگای هەولێردا بڕیاری لەسەرداوە کۆمەڵی ڕێکار و ڕێنمایی خراوەتە ڕوو کە دەست پێ دەکات لەم ڕۆوە بەتە کاتژمێر 8 شەو هەتاوەکو کاتژمێر 5 بەرەوەیان قەدەغەی هاتوچۆ بێ لە ناو شاردا وە کۆمەڵی جێگا و شوێن سەرجەمە و شوێنانەی کە کراوە بوون لە ماوەی ڕابردوودا لەو کاتژمێرانەدا دادەخرێن و کۆمەڵی ڕێکاری دیکە کە ئاماژەی پێکراوە شوێنە قەرەباڵخەکان داخراون ئەو شوێنانەی کە زیاتر هاوڵاتیان ڕووی تێدەکەن پێشانگاکانی ئۆتۆمبیل کێڵگەکانی پەلەوەری و ئەو چایخانانەی کە قەرەباڵخن یاخود و بازارە میلیانە بە ڕێکار و ڕێنمایەکان ڕێک دەخرێنەوە جگەلەوەی کە لەو کاتژمێراندا قەدەغەی هاتوچۆ بێ لە ناو پارێزگای هەولێر و سەرجەم قەزا و ناحیەکانیدا کۆمەڵە ڕێکار و ڕێنمایی دیکە لە ناو شاردا جێبەجێ دەکرێت لەلایەن لیژنەکانی قایم قامێتەوە بە هەروەهاوان هەڵدەستن بە ڕێخستنەوەی ڕێکار و ڕێنمایەکان لە ناو بازار و شوێنە گشتەکاندا واروەها و پارکە گشتیانەی کە خەڵک سەردانی دەکەن دادەخرێن. ئەلبەتە خەڵکی دی خەریکە وردە وردە خۆپارێزەکانی دەست پێ دەکات بەوەی کە کەمتر دەچنە دەرەوە کەمتر هاتوچە شوێنە قەرەباڵخەکان دەکرێت و دەستکێش و دەمامەک زیاتر بەکار دەهێنرێت شکا ئامارەکان وردە وردەیتر لە هەولێر لە بەرزبوونەوەدا لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 50 کەس لە هەولێر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لە کاتێکدا کە ژمارەیەکی زۆر لە توش بووان ئێستا لە نەخۆشخانەکانی هەولێردا چارەسەری پزیشکی وەردەگرن. ئامادەکارەکانی بەڕێوەبەری تەندروستی هەولێر بۆ و بابەتە دەستی پێ کردووە ماوەی چەند هەفتەیە کاخەریکی ئامادەکردنی چەند شوێنێکی دیکەن بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا بەتابەت ئەو کەسانی کە نیشانەکانیان نییە بۆی بگوازرێنەوە بۆ جێگایانە و نەخۆشخانەکان بۆ ئەو کەسانە بەکار بهێنرێت کە نیشانەکانیان هەیە خودباری تەندروستیان ناجێگیرە بەپێی بەرزبوونەوەی ئامارەکان بێت ئیدی بەڕێوەبەری تەندروستی پلانی نوێی دەبێت وهروەها هەوڵی ئامادەکردنی جێگای دی دەدات بۆ ئەوەی بتوانرێت ئەو بارودۆخەی کە هەیە لەژێر دەستی تیمە تەندروستەکان دەرنەچێەوە بتوانن چارەسەرێک بۆ ژمارەی هەڵکشانی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا بدۆزنەوە لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆر لەو بڕیار و ڕێکار و ڕێنمایانەی کە ژووری ئۆپەراسیۆنەکان دایناوە دەست بە جێبەجێکردنی دەکرێت بەپێیەوەی کە بۆ ئەوەی بتوانرێت کۆنتترۆلی بارودۆخەکە لە سنتەری پارێزگای هەولێر و هەروەها دەوروبەریشدا بکرێت چایدی نەخۆشخانەکان نەکەونە حاڵەتێکەوە کە نەتوانن نەخۆش وەربگرن. بەڵێ بۆ هیوایە کە کۆنتترۆلی ئەو بارودۆخە بکرێت وەک باست کرد و هەروەها هاوڵاتیان و هاونیشتیمانیان سەلامەت بدون بە دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا هەروەها تۆش سەلامەت و تەندروستی زۆر سپاس کە لەگەڵمان بوویت. سپاس بۆ تۆ ڕێناس. بەڵێ ئێستش بابەیەکەوە ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین.
کچانی هەڵەبجە گرنگی بە یاری کاراتیێن ڕۆژانە کاتێکی تایبەتی بۆ دەرخانەکەن و ساڵانە ژماری یاریزانانی کچان بۆ یاری کاراتی لەو شارە زیاتەکە بە شێوەیەک لە ماوەی 4 ساڵە ژمارەی یاریزانانی کچ لە 3 یاریزانەوە بۆ 6 یاریزان زیادی کردو تا ئێستا توانیویانە چەندین نازناو لە پاڵەوانێتیەکان لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەست بێنن با فیچەرێک لەبارەی کچانی هەڵەبجەوە ببینین. دیارە بەشی کاراتیانی وەرشی هەڵەبجە ماوەی زیاتر لە 4 ساڵە لەسەر دەستی بەندە بۆ مێژوو یەکەم جار لە پارێزگای هەڵەبجە لەسەر دەستی بەندە کاراتی بۆ بەشی کشان کرایەوە ئەڵەتە ئێمە وەکو بەشی کاراتیانی وەرشی هەڵەبجە دوو بەشمانەیە تو بەشی کوڕان و کشانیشمانە هەیە ئێستا خۆشبەختانە لە نێو بەشی کوڕان و کشانیشە دیارە هەموو فیەکانمان هەیە لە مناڵان تازە پێگەشتوان پێشکەوتوان لاوانیشمان هەیە خۆشبەختانە ئەم بەشە لە ماوەی ئەم 4 ساڵەدا لەسەر ئاستی کوردستان و عێراق کچانمان توانیانە ئاستێکی باڵا پێشکەش بکەن و دەورێکی گرنگ و کاریگەر پێشکەشکەن و ناوی هەڵەبجە بە بەرزی بیڵنەوە و ئێستا خۆشبەختانە لە ئاخر پاڵەوانێتی بەشی کشانی یانی وەرشی هەڵەبجە کە ئەم ساڵی ڕابردوو ئەلبەتە لە 22 2019 ئاخر پاڵەوانێتی کوردستان کە یەکەم لە مێژووی کوردستانە تا کە پاڵەوانێتی کە بۆ بەتایبەت بۆ کچان کرابێتەوە لە شاری هەڵەبجە و پاڵەوانێتی خۆشبەختانە کرایەوە ئەویش لەسەر میوانداری ئێمە و لەسەر داوای ئێمە خۆشبەختانە یەکێتی ناوەندی کاراتی کوردستان و پاڵەوانێتی هێنای هەڵەبجە لە کۆی گشتی پاڵەوانێتەکە کچانی یانی وەرشی هەڵەبجە توانیان یەکەمی پاڵەوانێتەکە لەسەر ئاستی هەموو کوردستان بەدەست بێنن. ئافەرمایندە دەلەدا کی زامی قاچەکەی نەرم لەگەڵیا ئافەرمسان بێ بابەجان سەرەتا لە دووسێ کچ هاتن بەشداریان کرد لەگەڵ کوڕەکان یاریان دەکرد ئەلبەتە ئەو دووسێ کچ کچی مناڵ بوون ئێستا خۆشبەختانە گەورە بوون یەکیان مونا نادرەوە داستان عەزیز و هەدیە تۆفیق ئەمانە ئەو کاتە مناڵ بوون کە دەستیان پێ کرد ئێستا پشتوێنی ڕەش و قاوەیین و لەسەر ئاستی عێراق یەکەمن لە ئەوان ڕێچکەشکێنیان کرد لە بۆ هەموو کچانی هەڵەبجە خۆشبەختانە ئێستا ئەوەی قەرەباڵخی کە ئەیبین ئەو کچانە لەم کاتەدا کە خەڵکێک لە ڤایرۆسی کۆرۆنا ئەترسێەوە لەگەڵ ئەوەشا کە ئێمە پابەندی ڕێنمایەکان بووین و دەستکێش و دەمامک بۆ یاریزانەکان بەکارهاتوو و تاقیمی هۆڵەکەش کراوە لەگەڵ ئەوەدا کە زیاد لە 30-40 یاریزانمان ئێستا لە ماڵەوەن لە ترسی ڤایرۆسی کۆرۆنا بنەماڵەکانیان ڕێگەیان پێ نادەن و حەز ناکەن بێن لە مەشقەکان بەشداری بکەن. من سال 2016 دەست نەکردەوە یعنی 4 ساڵەکەت بۆ ماوەی 4 ساڵە یاری یەکەم و توانیمە پلە یەکەم بەدەست بێنم لەسەر ئاستی عێراق بۆ ماوەی 2 ساڵ و هەروەها توانیمە پشتێنی ڕەشی بەدەست بێنم. یاری کاراتی بەڕای من خۆشترین یاریە بۆ کەسانی کە حەزیان لێتی چەندێک بۆ کوڕ پێویستە ئەوەنەش بۆ کچ پێویستانی بڵێ ئەوە نییە کە بڵێ بۆ کوڕ ئەوەنە پێویستە و بۆ کچ یعنی یاریکی زۆر خۆشە و ئەتوانێت هەموو کەسێکیا بەشداری بکاتوە هیوادارم تاکو ئەو ڕادەی کە ئێمە ئەتوانین هاوڕێکانمان بانگێشتکەین بۆ ئەم یاریە تا ئەوانی سود بێن وەکو ئێمە. زیاتر لە 3 ساڵ لە یاری کاراتیەکەم و لەم ماوەیەدا بەشداری چەندین بتوڵام کردووە و بە خۆشحاڵیەوە پلەی زۆر باشم بەدەستێناوە و لە ئێستاشدا پشتێن قاوەیم و بە خۆشحالیەوە لە زۆربەی تەمەنەکان ڕۆکەن یاری کاراتیەوە و هیوادارم کە کچانیش بە ڕێژەیەکی زیاتر ڕۆکەن یاری کاراتی چونکە کاراتی هونەرێکی بەرگریە و هەروەها بۆ تەندروستیش زۆر باشە و هەروەها ئێستاش لە ئاستی عێراقا یاریزانی زۆر باشمان هەیە و هەروە لە ئاستی عێراقا ئێستا پلەی یەکەیم هەیە من
جێی شانازین و هەروەها ئەمەی کە ئەم دیمەنانەی کە ئاوا ئەیبینین ئەو هیوایەمان پێ ئەبەخشێت کە لە شار و شاشکەکانی کوردستان خانمان هەوڵی ئەوەیان داوە کە لە هەموو بوارەکانە جێدەستی خۆیان هەبێت و جێپەنجەی خۆیان بەجێ بهێڵن و هیوای بەردەوامی بوونیان بۆ خوازین و هیوادارین کە زیاتر و زیاتر لە شارەکانی دیکەش بە هەمان شێوە چای پەیامنێرانی ئێمە بچنە ئەوێ و ئەو کەسانی کە یا ئەو وەرزشانەی کە کەمتر خانمان ڕووی تێکەن زیاتر ببینین کە لەو بوارەدا خانمان چالاکیان هەیە. سۆڤان ئێمە زۆربەی کات دەمامکەکان یەکسەر بە ئامادەکراویەی کڕین و بەکاری هێنین. بەڵام ئەگەر بتوانین کاتمان هەبێت لە ماڵەوە دروستی بکەین ئەوە بەپێی توێژینەوەیەکەوەیە کاڵە بچووکترین ڤایرۆسیش ئەگرێ ئەوانەی کە ئەو دەمامکانەی لە ماڵەوە دروست دەکرێن و ڕێگری لە ڤایرۆسی بچووک بچووکەکەن. یعنی هاژە هەموو شتێکی خۆماڵی باشە ئیتر هەر لە دەمام لە خواردنەوەی هەر جوانتریشە باشترە دڵت پێی خۆشە بێ کە خۆ دروستکردووە قەدریشی زیاترەگری بێگومان. بۆیە بەپێی ئەنجامی توێژینەوە کە لەلایەن ژمارەیەک توێژەری کەنەدی ئەنجام درراوە ئەو دەمامکەی کە لە ماڵەوە دروست دەکرێن بە تایبەت ئەوانەی چەند چینێک لە قوماشیان تایە بەکارهێندێ ڕێگلی لە ڤایرۆسی کۆرۆنا و تەنانەت گەردیلەی زۆر بچووکی شەکات. توێژەران ئاماژیان بۆش کردووە ئەو دەمامکانی لە ماڵەوە دروست دەکرێن لە کاتی پژمیندا ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەکەن. هەروەها ئەو دەمامکانی لە لۆکە دروست دەکرێن بە ڕێژەی لە 1990 گواستنەوەی کۆرۆنا لە مرۆڤەوە بۆ سەر تەنەکان کەمەکەنەوە. کاتە تا ئەکرێت و تا پێمان جێبەجێ ئەکرێت قماشێک بەکاربێنین کە لۆکە بێت بۆ دروستکردنی دەمامک و شێوازەکانشی زۆر ئاسانە. ئێستا لە یوتیوب هەر ناونیشانیەوە بنووسی چۆنێتی دروستکردنی دەمامک بە چەند شێوازێک دروستکردنی دەمامەکی تێدایە کە هەر خانمێک دەتوانیان هەر مەرجنیە خانمان حتا پیاوانیش ئەتوانن دروستیکەن بۆی کە پارێزراو بین و بە بەردەوام دەمامەکی نوێمان هەبێت و ئەوە نەبێت دانێک دو سێ جار بەکاربێنین ئەتوانین خۆمان دروست ئەتوانی بیگونجێنی لەگەڵ جلەکانە ئەتوانی ڕەنگەکەی و ئەو کاتە سۆڤان ینی تێچوویەکی کەمتریشە لە سەرەکە کە خۆ دروستەکەی لە ڕووی ئاهبوریشەوە قازانجێکی باشیە بێت باڵە بە دنیایەوە بێت. و هەر لەسەر باسی کۆرۆنا ئەمێنینەوە کە تەندروستی جیهانی کۆرۆنا لە ڕێگەی ئامێری فێنکەرەوەەوە ناگوازرێتەوە واتە تەندروستی جیهانی ئەوە دڵنیا ئەکاتەوە دووپاتی ئەکاتەوە چونکە دەنگۆیەک بڵاو بووبەوە کە لە نەخۆشخانەکانە لە ڕێی ئامێری فێنکەرەوە لە ژوورێکەوە بۆ ژوورێکی دیکە ڤایرۆسەکە ئەگوازرێتەوە بۆی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ڕاگەنراوێکدا کەوتێتی هەموو ئەو دەنگوانە ڕەت ئەکاتەوە کە ئاماژە بۆ دەکەن ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی ئامێری فێنکەرەوەی نەخۆشخانەکان بگوازرێتەوە. و ڕێکخراوی تەندروستی جیهانیش داوا لە هاوڵاتیان دەکات ئاگاداری پرۆپاگەندەکانی ناو تۆڕە کۆمەڵاتەکان بن و جگەلەوەش چەند ڕۆژێکە دەنگۆی ئەوە لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو بووتەوە کە گوایە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی سیستەمی فێنکەرەوەی ناو نەخۆشخانەکان دەگوازرێتەوە. ئەم ڕاگەندراوە دڵنیایی دەداتە ئەو کەسانی کە لە نەخۆشخانەکانن کە ئامێری فێنکەرەوەکان ئەو ڤایرۆسە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ناگوازنەوە. بەڵێ بابەتێکی دیکەمان هەیە کە تایبەتە بە بەرهەمی خۆماڵی یاخود بەرهەمی هەر وڵاتێک بێت کە ئەویش هەنگاوانانی دەریای ڕەش لە تورکیا و وەرزی هاوین ئەچنە کوێستانەکانی ئاگری و ئارارات و زستانان بۆ بەرزایی چیاکانی تۆرۆس لە سنووری ئەنتالیا و موگلە کۆچەکەن. هەنگاوانان ئاماژە بەواکەن گوڵ و گوڵزاری ناوچەی ئارارات سوودێکی زۆری بۆ هەنگەکانیان هەیە. با شێوازی کارکردن و کۆچی هەنگاوانان ببینین. Mêrg û zozanên agirî digel koçerên ajaldariyê bûne warên koçerên meşin hingivînê jî. Koçerên hingivînê ku zivistanan li qeraxên Derya Spî, Antalya û Muğla dimînin bi hatina biharê re berê xwe din lûtkeyên bilind yên Kurdistanê. Koçerên hingivînê dibêjin gul û giyayên herêma agirî ji deverên din pir cuda ne û berhemên bitam û dewlemend bi dest dixin. Mêşvan li gor merc û rewşa hewayê li zozanan 4 meh dimînin.
دوربونا جمالباتên xwe her çend zehmet bejî bi hingîvînê dewlemend vedigerin. 20 senedir bu işle uğraşıyorum. 20 sala vî karî dikim. Em dawiya Nîsanê têm vê derê û heta tebaxê li vir dimînin. 20 salin têm herêma agiriyê, ev 3 salin têm li vê derê. Hingivvan dibêjin, hê dema mêşan nehatiye ku dest bi çêkirina hingîvê bikin. Ew jî amadekariyên xwe dikin da ku pêşiya mirina mêşan bigirin. Floraya binarê Araratê diwarê cudahiya kulîl ku giyayan de pir dewlemend e. Her yek biraya mêşan tameke cuda dide hingivînê. Taybet li deverê giyayên gûnî, catir û binewşên cur bicir hene ku mêş ji wan gelek hez dikin. Buranın balı kaliteli olduğu için Hingvînê vê herêmê bi kwalîtiye, xelek gelek diecbîne û ji ber vê jî em tên vê derê. Di kulîlkên binewşê de dema hingvînê dest pê kiriye. Piştî vê gûnî, catir û dirî tên, mêş ji hemûyan digirin û hingivek baş çê dikin. Ev mêşvanên koçer ji herêma Derya Reş hatine. Havînan li Çiyayê Kurdistanê ne, zivistanan jî berê xwe didin herêma Deryasipî. 500 kuwarên wan hene û salane 8 ton hingivîn berhem tînin ku gelek kiryarên vê hingivînê hene. Dema hewa sar dibe, berê xwe didin devera Antalya û Muğlay. سۆڤان چەند جۆری هەنگوێنە خواردووە؟ هەنگوینی شێوازێک هەیە ڕەشە زۆر زۆر لەوەم خواردووە هەنگوینیشم خواردووە هەر شکڵەکەی لە هەنگوینەچە زۆر ڕەنگێکی کاڵی هەبووە یان دوونەوە ئەم خواردووە زۆر جیاواز بوونە هەنگوینی ناوچەکانی باکووری ئێرانم خواردووە زۆر زۆر سروشتیە هی خۆشمان لە ناوچەکانی هەورامان و ئەوانەشم خواردووە ئەو دووسێنەوە من یەک جار هەنگوینی سنەوبەرم خوارد یان بە تامی سنەوبەرە لە بەرەی هەنگەکان لەسەر سنەوبەرەکان ینی شیلەکان کۆکەنەوە زۆر زۆر تامێکی جیاوازی هەبوو هەر ینی تامیەکەیتیا بوو بەڵام کاتیها بۆنی سنەوبەرەکەی بۆنێکی خۆشی هەیە هەنگوینەکەش ئەو تێکەڵەیەک بۆنی هەبوو تێکەڵەیەک بوولەوە زۆر جیاواز بیانی چەندین جۆریان هەبوو بەپێی سروشتی ینی شوێنەکەی کە هەنگەکە تیاژی کە هەنگوینی هەرێمی کوردستانی ژێکێکە بە ناوبانگترین هەنگوینەکانی جیهان و ساڵانش فستیڤاڵی گەورە ئەکرێتەوە بێگومانەوە پلەی یەکەمیشی بەدەستێناوە لە ناو ئەو فستیڤالاتە ئەو فستیڤالانەیە و ینی پلەی یەکەمی بەدەستێناوە و چەندین ئیماراتیش بێگومان چەندین وڵاتیش خواستێکی زۆریان لەسرە لە بۆ هەنگوینی کۆماڵی هەرێمی کوردستان بەڵێ بازارێکیشمان هەیە بازاری خۆماڵیە کە ساڵانە لە ناوچەکانی کوردستان بۆ هەنگەواناندا ئەنرێت کە لەوێ بەرهەمەکانی خۆیان ساغ ئەکەنەوە بەڵام زانیاریەکە من ئێستا زانیم یەکەم جارمە من ئەبیستم کە باڵندەکان کۆچەکەن بەس نەمزانی بووکە هەنگەوانانیش هەنگەکانیان ئەبەن کۆچی پێکەن لە ناوچێک و بۆ ناوچەیەکی دیکە بەڵێ کەمە لەمەبەر لە کوردستانی باکوور بووین و ئێستاش هەر لە تورکیا ئەمێنینەوە لەو ناوچەیە دەستەی کارەکانی کنە و پشکنینی تورکیا لێکۆڵینەوەیەک لە شوێنی شوێنەواری شانۆ و یاریگای دێرینی ئایزۆنۆی وڵاتەکان دەکەن کە مێژووی شوێنەکە بۆ 5,000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە هاوکات یەکێک لە پەرستگادێرینەکانی شەهر هەمان شوێن و لەو شوێنە پەرستگای زێوێ سێناوە ناوی زێوێسە کە شوێنی شانۆیە بۆ 20,000 کەس و یاریگایەکە کە نزیکەی 14,000 کەس لە خۆ ئەگرێت و لە ساڵی 2012 شەوە شاری دێرینی ئایزۆنۆ خراوەتە لیستی شارە مێژوویەکانی جیهانەوە با پێکەوە ئەو شوێنە دێرینە ببینین. دەستەی کنە و پشکنینی تایبەت بە شوێنەوارەکانی تورکیا کار بۆ نۆژەنکردنەوەی شانۆ و یاریگای دێرینی ئایزانۆی سەر بە شارۆچکەی چاودار هیسا دەکات کە مێژووی شارەکانی ئەو شوێنە بۆ 5,000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. هاوکات پەرستگای زیوسکەیەکێکە لە پارێزراوترین و بەناوبانگترین پەرستگاکان لە شوێنەکەدا هەیە نزیکەی 9 ساڵە تیمەکان و شارەزایان کنە و پشکنین بۆ شاری دێرینی ئایزانۆ دەکەن. شانە و یاریگاکە بەهۆی کارەساتە سروشتیەکان لە چەند ساڵی ڕابردوو زیانێکی زۆریان بەرکەوتووە بەڵام ئێستا کار بۆ نۆژەنکردنەوەی دەکرێت و ئەم ساڵ کارەکارمان تەنیا بۆ نۆژەنکردنەوەی شانە و یاریگا دێرینەکەی ئایزانۆ کردووە بڕیارە لەماوەی 6 مانگ پرۆسەی نۆژەنکردنەوەکەی کۆتایی بێت. وەزارەتی کللتوری و گەشتیاری تورکیا دەیەوێت لە ڕێگەی نۆژەنکردنەوە و گرنگیدان بە شوێنەوارە مێژوویەکان زۆرترین گەشتیار بۆ وڵاتەکەی ڕابکێشێت بۆ ئەم مەبەستە چەند ڕێکەوتن و پرۆتۆکۆڵێکی لەگەڵ ژمارەیە کۆمپانیا و سەرمایەدار واژۆ کردووە.
یاریگە و شانۆی شاری دێرینی ئایزانۆ لە شارۆچکەی تافدارهیسا سەر بە پارێزگای کۆتاهیای لە تورکیا لە ساڵی 2012ەوە لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە خراوەتە ناو لیستی شارە مێژوویەکانی جیهان. بە نۆژەنکردنەوەیان هەزاران گەشتیار بۆ ناوچەکە ڕادەکێشێت. شانۆی شاری دێرینی ئایزانۆ شوێنی 20,000 کەسی لێ دەبێتەوە. هەروەها یاریگای شارەکەش توانای لە خۆگرتنی 13,500 کەسی هەیە. هەرچەندە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو چین و توێژەکان بەکارێنن، بەڵام خاوەن پێداویستە تایبەتەکان بەپێی ئەو بەهرە و توانایی کە خۆیان هەیەە بەڕاستی زۆر جیاوازترە لە کەسانێکی ئاسایی کە زۆر بەهێزترە بەهرەکانیان و ئەتوانن زۆر باش بەکاری بێن لەگەڵ خۆیان بیگونجێنن، بەڵام هێشتا هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاراسانی بۆ نەکردو. بۆیە تویتەر داوای لێبوردنی لە بەکارهێنەران یەکات و تۆڕی کۆمەڵاتی تویتەر دوای ئەوەی تویتی دەنگی تاقی کردەوە داوای لێبوردنی لە بەکارهێنەرانی کرد، چونکە لە خزمەت گوزاریەکەدا ڕەچاوی کەسانی خاوەن پێداویستی تایبەت نەکراوە. تویتەر لە خزمەت گوزاریەکەیدا شیکردنەوەی یاخود وەرگێڕانی بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان نەکردووە. تویتەر لە لایەپەڕی فەرمی خۆیدا بڵاوی کردوتەوە کە لە هەوڵدان ڕێگەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی هەموو چین و توێژەکان لە خزمەت گوزاریەکان سوودمەند بن. بەڵێ و بەشێک لە بەرگریکارانی خاوەن پێداویستە تایبەتەکانیش ڕایان گرتووە ئەوە هەڵەیەکە کە لێخۆشببوونی نییە. ئەم تەنها ویستێتی تاقیکردنەوەیەک بکات، بەڵام لەو کاتەیە کە بیری چووە ئەمە بۆ هەموو چین و توێژەکان نابێت، هەر بۆ هۆشەوە ڕایشی گرتۆ، بەڵام لەگەڵ ئەوە شادی سانۆ لێ خاوەن پێداویستی تایبەتەکان بە تایبەتوانی کە ناتوانن قسە بکەن تووڕێی خۆیان بەرامبەر بەم کارەی تویتەر نواندووە و پێیان خۆش نەبووە کە ئەم حاڵەتە ڕوویاوە. هەرچەندە لە بەکارهێنەرەکانی تریت لە فەیسبوک و تەنانەت لە ئینستاگرامیش بە هەمان شێوە ڕەچاوی ئەوە نەکراوە چکە لەوێژ نامە دەنگی هەیە. بێگومان وەکوتم بە پێی ینی مەهارەتی خۆیان و زیرەکی خۆیان گونجاندووە لەگەڵی. هەواڵێکی سەرنج ڕاکێش هەیە کە هەریەک لە ئێمە کچین ئەگەر باوکمان خۆی کاندید کا بێگومان یەکەم کەسین کە دەنگی پێبین یاخود بانگە شەشی بووەکەین داوا لە خەڵکەکەین کە دەنگی پێبە، بەڵام کچی یەکێک لە کاندیدان بۆ ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا داوایە لە خەڵکەکات دەنگ بە باوکی نێن. ستیڤان ڕیگان کچی ڕۆبەرت ڕێگان یەکێک لە کاندیدانی کۆماریەکانە بۆ ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا لە ویلایەتی میشیگان لە پۆستێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر تکاوی داوا لە خەڵکەکە ینی بە هیچ شێوەیە دەنگ بە باوکی نێن بۆ ئەوەی لە هەڵبژاردن سەرکەوتن بەدەست نهێنێ. کە تا ئێستاش ستیڤان هۆکاری بەرهەڵسکاری کردنی باوکی ئاشکرا نەکردو و سپاسی ئەوانیشی کردووە کە بە دەنگ داواکاریەکەوە چوون. ئاها قسێکی کوردەواری خۆمان هەیە ئەڵێ دۆستی وام هەبێ دژمنم بۆ چییە؟ ئێستا ڕێگانیش ئەبێ بڵێ من کچی وام هەبێتتر دژمنم بۆ چیە؟ جا ئەما بێت بە هەل بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە ڕکابەری لەگەڵ باوکی ئەکەن ببێت تا هەلو بخوازرێتەوە ئەو هەلە دەنگی پێ. بەم جۆرە هاتیینە کۆتایی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش بە هیوای تەندروستێکی باشین بۆ ئێوە هەموو کاتژمێرێک و هەموو ڕۆژێک ئینشاءالله هەمیشە شاد و تەندروست باش بن. پاس بین و هەمان کاتژ بێت ئەخواتان ئەسپێرین